لە ڕاستیدا چەندە بە توانای خۆمی ئەبینمەوە 100 هێندە و 1000 هێندە بەوەی ئەبینەوە کە خوای گەورە بە خەڵاتی خۆی بەسەری کردومەتەوە. واتە لە بەخشینی خوای گەورەی ئەزانم مرۆڤی بەهێز و مرۆڤێک کە هیوای بە ژیانی خۆی بێ و ئایندەی لاڕوون بێ بەردەوام نابێ هیچ گرفتێ بکە بە بربەست لە بەردەمی خۆیان بۆ وەستان، چونکە نەنابینابوون نەکەم ئەندامی هیچیان ئەوە نین کە مرۆڤ بیکا بە بیانوویەک بڵێ من دەسەوسانم و ناتوانم لە ژیانە هەنگاوەکانم بەردەوامی پێبم. من ئەم ماسەرم بەدەستهێناوە لە ڕاستیدا زیاتر جەختی یاخود زیاتر سووری کردوم لەسەر ئەوەی کە زیاتر دڵنیای کردومەتەوە لەسەر ئەوەی کە هەنگاوی زیاتر بنێم و بڕوانامەی زیاتر بەدەست بێنم. یعنی ئەگەر بڕوانامەی دکتۆرا بێ یا هەر بڕوانامەیەکی بەرزتر بێت لە ڕاستیدا کە خوای گەورە دەرفەتم پێ بە دوای ئاڕۆم و ناوەستم.